بسم الله الرحمن الرحيم. سواز بخوای گەورە لە ڕابردوودا کۆمەڵێکی زۆر کۆسپ و دەگەرە هەبوو بۆ ڕێگای حەجکردن کۆرۆنا و هەندێک دیاردەی تر کە عەدەدی ژمارەی زۆر کەم کردووە لە حاجیان، بەڵام ئێستا حکوومەتی سعودیە دەرگای واڵا کردو تا حەدێکی باش بەنسبەتی عومرەوە هەم بۆ نسبەتی حەجیشەوە ژمارەی زۆربەی وڵاتانی زیاد کردو. خۆشبەختانە عراقیشێکی لە وڵاتانە حسەی هەرێمیش ئەمساڵ نسبەتێک زیاد دەکات. ومێ دەکەین ئینشاءڵڵا ئەوانەی کە لێ بێ بەشن ئینشاءڵڵا خۆی گەورە بکات نسیبیان باشە. ینی ئێستا ڕێژەکەی ینی حسەی هەرێمی کوردستان چەندە بکرێ بە چەند باشە؟ بە پێ داتای دقیق لە لام نێچکەوە لای بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەیە، بەڵام ئەوەی کە من بزانم نزیکی 5,000 بوو ساڵانی پێش و پێش کۆرۆنا. احتمال ئەمساڵ ژمارە زیاد پێ بگێتە 6 تا 7,000 حاجی ئینشاءڵڵا. وڵای ومێ دەکەین ئینشاءڵڵا خۆی گەورە بۆیان ئاسان کات ڕێگەی لە ڕێگەکان ئینشاءڵڵا. ئەم حەج مۆزوعێکە نسیبە تەقدیراتی خۆی گەورە ئینشاءڵڵا. ئەوان بینی خۆیان خۆی گەورە هەوڵ بدەن ئەوەی کە پیان نەکرێ بە پێی توانێ خۆیان هەوڵ بدەن ئینشاءڵڵا خۆی گەورە بۆیان ئاسانەکا و بە پێنیەتەکەشیان بۆیان نووسێت. زیاد لە 80,000 نەفەر لە حافزەی سلێمانیە ناوی تەسجیل کردوون، نزیکی 13,000 ڕۆژ باقیاتی هەماوە چاوەڕێکەت. ڕێژەی ئەوەنە زۆرە، ینی خواز لەسەری زۆرە لە هەرێمی کوردستان یاخود حسەی هەرێمی کوردستان کەمە؟ بەتاکید خواست لەسەری زۆرە و حسەش نەک هەرێمی کوردستان یا عێراق، هەموو وڵاتان تقریبا ئەمە ئەیانگرێتەوە. ینی حکوومەتی سعودیە بەرنامەیەکی تایبەتی هەیە لە هەموو ملیۆنێک دانیشتوان 1000 نەفەر ساڵانە بۆ حەج ئەبات. ماڵێ بۆ هەسارەکان لە باران ئەنووسێتەوە سەپا تاجی پاشایی ئەپۆشن ئەم ڕۆحانە لە کتێبی یادی ئێوەدا دەنگ هەڵئەبڕێ باب و نەسیم. بەڕاستی خەڵکێکی زۆر زۆر تامەزروی ئەوەیە کە بچێ بۆ مەکە و مەدینە بە تایبەتی بۆ فەریدەی حەج کە واجبێکی خوایە لەسەر هەموو تاکێکی موسڵمان تر ئەگەر بە پێی توانای کەسەکە ئەگەر توانای مالی ئەوی هەبێ یا جەستەی هەبێ. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هیچ کاراسانیەکی نەکردووە. عین 5 ساڵە ناو نەنووسرا. ئەو ناوانش کە هەڵێ بژێرن لەوانەیە خەڵکێکی زۆر نەخۆش کەوتون، خەڵکێکی زۆر وەفاتیان کردووە. هەر لەم ناوانەی کە نووسراوە کە هەڵبژێرن پێم وانە کەسێکی تر لە نزیکی ئەوانە بکرێنەوە بچێتە جێ ئەو ناوانەی کە وەفاتیان کردووە یاخود بە هۆکارێکی تر کە نەیانتوانیەوە بچن. دووەم بەڕاستی ڕێژەی پارەکەی زۆر زۆرە، ینی خەڵکێک هەیە زۆر تامەزرێتی بەس توانای نیە، ئەگەر نایشی بێتەوە ڕەنگە توانای ئەو پارە زۆرەی نەبێ بیدات. بەڕاستی کە لە ئێستا 50 وەرەقە مەبلەغێکی زۆرە، خەڵک توانای چوونی نییە بۆ ئەو شوێنە پیرۆزە مەگەر هەتا ئەمرێ هەر بە ئاواتی ئەوەوە بێت. چەندەها کەس هەیە بە ئاواتی ئەو شوێنە وەفاتی کردووە ناینووسیەوە ناوی نهاتوێتەوە. هیچ کار ئاسانیەک نەکراوە بۆ خەڵک بۆ فەریزەی حەج کە ئەو شوێنە پیرۆزە بە تایبەتی بگاتە ئەو شوێنە پیرۆزە لە هیچ ڕوویەکەوە. ئێمە بڵێ لەم ساڵانەیانەوە ساڵێ 2 ساڵەکە هاوسەرم کۆمپانیا هەیە خەڵک ئەبین بۆ عەمرە هێشتا بۆ حەج نەمان بردووە چونکە کۆمپانیاکەمان تازەی یەکەم جارە هێشتا نەچۆتە ناو قورعی ئەوە ئینشاءڵڵا لە ساڵی داهاتووە ئەچێتە قورعی کە خەڵک بێرێ بۆ حەج. بەڵام چەندەها کەس تەلەفۆنمان بۆ کا بە شەخسی خۆمیان وتوێت خوا لە هەر شوێنێ ئەگەر ناو نووسرا بمان نووسن یاخۆت وتیانت خۆ ئەگەر بەدەل حەج هەبوو ینی کەسێکی تر هەر بە پارەش بچین لە ڕێگەی پارەوە کە پێم وتونە وتمە وەڵاهی ڕێژەی پارەکەی ئەوەندە زۆرە مقدارێکی زۆرە تا 80 وەرەقە و 85 وەرەقەیە. ئەیتر هەر بەڕاستی هەر باسی نەکردوێتەوە نەیتوانیوە. عین خەڵکێکی زۆرم بینیوە قەناعەت کە یەکێک خوشکێکم بینی وا ئەگیریا ئەگەر باوکیشی بردە هەر ئەوها بەو شێوازە ئەگیریا بۆی کە بچێ بۆ ئەو شوێنە و ڕێگەیان پێنەدا و کار ئاسانی نییە. پیا هاوسەرەکەی نەخۆش کەوت بۆ خۆی نێتوانی نێتوان هاوسەرەکە بێت ئەوزێکێک لە مناڵەکانی لە کەسێکی تر بخاتە جی هاوسەرەکەی بۆی لەگەڵیا بێت. بەڵامی تر زۆر ئەم لاولایەن پێکرد و کێشەبەرەی زۆریان بۆ دروست کرد کە ئاخری لە ساڵی داهات ڕابردوو ئەلحەمدولیا ئەو شوێنە پیرۆزەی بینی. ئەگەر کار ئاسانی بکرێن نەک خەڵکێکی زۆر حەزینە لە 195 خەڵکی ئەم کوردستانە مسلمانە. خەڵکی مسلمانیش کەس نییە تامەزروی ئەو شوێنە نەبێ بە تایبەتی ئەوەی ئەگەر جارێک بینێتی بە عەمرە ئەیتر بەلای خۆشمەوە لە دوای بەهەشت خۆشترین شوێن مەکە و مەدینەی
يعني ئەو شوێنە خۆشی کە بینی بێتم لەسەر ئەزات چونکە بە هەر جێگای ئارامیە، جێگای ئیسراحەتە، جێگای حەسانەوەیە، جێگای هەموو شتێک. بەڵام بە تایبەتی کە ئەچتە ئەو دوو شوێنە پیرۆزانە ئەگەر لە خەمەمێنێ لە نەخۆشیێمێنێ نە هیچ بێتاقەتیەکرد نێ ئیلا تەنها ئەوە نەبێت زوو بگەیتە ناو ماڵەکان ناو مزگەوتەکان و عیبادەتکەی تەنیا ئەوەت لە بەردەمە، یعنی ئەو کۆسپەیە زوو بگەیتە ناو بەیت و عیبادەتکەی، زوو بکەیتە ناو مزگەوتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ذکرێک زیاتر بکەیت، دێڕی قورئان زیاتر بخوێنی. خونچە ئەگرێ باڵای درەخت بەرزتر ئەبێ. ئامادەبوون بەڕێزان، ئێستاش کۆبوونەوە فەریزەی حەجێکێکە لە بنەماکانی دینی ئیسلام خەڵکێکی زۆری مشتاقی ئەو ڕێگەیە بەڕاستی حەزیان لێیەتی و بە کوڵن بۆەوە، بەڵام دیارە هۆکار زۆرە بۆ ئەوەی کە خەڵک ناتوانێت ئەو فەریزەیە بەجێبێنێ. یەکێک لە هۆکارانە ڕێژەی کوردستانە یان ڕێژەی عێراقە با بڵێن لە حەسەی حەج و عەمرە، ئەوە بە ڕێژەیە. ئەوە هیچ دەسەڵاتێکی تیانی حکوومەتی سعودی لە هەر ملیۆنێک 1000 کەس قبوڵەکە. ئێمەش لە عێراقا بە پێی ڕێژە بەرمانەکەوێ دیارە، بەڵام هەندێک هۆکار هەیە ئەتوانرێ مەسەلەن حکوومەتی هەرێم بیگرێتە بەر یان وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەراتیەکانی حەج و عومرە بیگرنە بەر مەسەلەن ئەو خەڵکانی کە ئەینووسن بە ڕێژەیەک بێ بۆ 10 ساڵ بێ کابرا کە بۆ 10 ساڵ ڕێژەی 10 ساڵ خەڵکیان هەڵبژارد بتوانن مەسەلەن کابرا بزانێ لە چ کاتێکە حەجی بەر ئەکەوێ لە چ کاتێکە سەریەت ئەوە شتێکی باشە. یعنی مەسەلەن هەر ساڵێک ئەگەر 4000 حاجیمان بەرکەوێ حکوومەتی هەرێمە توانێ مەسەلەن هەڵبژاردن بۆ ئەو 4000 بکە بۆ ماوەی 10 ساڵ 40000 کەس قبول بکە، نەک زیاتر و زیاتر، چونکە خەڵکیش گومانی خراپبەری خەڵک وازانێ حکوومەت بۆ دەستکەوتنی 50000 دینار ڕێژەیەکی زۆر لە خەڵک ئەنووسێ، بەڵام کە خەڵکێکی کەم ڕێژەیەکی کەمێتەوە. ئەم حەجی بازرگانیە چییە؟ ئەمە چۆن هەیە بۆ ئەوە هەیە ینی خەڵک ئەم پارێکی زیاتر ئەتوانێت ئەو حەجە بکات؟ حەجی بازرگانی و پەیوەندی بە هەرێمی کوردستانۆنی و پەیوەندی بە عێراقیشەوە نیە. ئەو حسانە کە ئەکڕێن بە زۆری لە حکوومەتی سعودی ئەکڕێن، ئەوانیش لەوێ خەڵکانێکن حسەیان هەیە، کۆمپانیاکەی حسەی هەیە. ئەم کۆمپانیەکانی ئێمەش بە پێوەی کە هەماهەنگیان لەگەڵیانە هەیە، ئەوان فیزەی حەجی توجاریان بۆ پەیاکەن، هیچ پەیوەندی بە حسە و بە هینی هەرێمی کوردستانەوە نیە. واللهی خەڵک زۆر مشتاقە، خەڵک زۆر حەزی لێتی، بەڵامی تر ڕێکارەکان ئەوە نین بتوانێت تەموحی خەڵکو ئەوانە بتوانێت ینی دابینی بکە. لەبەرەوە شتەکە بە ڕێژەیە. ئەمجا ئەم کارش داوەتی خوای گەورەیە، ئینسانی مسلمانە بێت لەوە حاڵی ببێ کە ئەم کارەی ئێمە ئیکەین، ئەم حەجەکە ئێمە ئیکەین، ئەم عومرەکە ئێمە ئیکەین، هەمووی داوەتی خوای گەورەیە. ئەگەر خوای گەورە قەرار بێ کابرای داوەت کرد بێ، هەموو دنیا هەسێ سەفەری خۆیەکە ئەو سەفەرە پڕخێرا بێ بەنسیبی. بەڵامی ترکە نەش بێ بەنسیب، ئێمە ئەومان لەسرە هەوڵی بۆ بدەین، ئەومان لەسرە لە نیەتمانە هەبێ. وإسماعيل وارزق أهله من الثمرات من آمن منهم بالله من إلى عذاب النار وبئس المصير. قناعات كمن زور جار كهاتينا وبنا أوتيلك بهاوسر موت من قناعاتهم وايا يعني كلقاتي سرو سيم وتوارم عبادات تكر هستكر عزكر ذكرك على نجار باتا يعني هستكر عزكر لقلتها ذكرك أو عند شوينك آرام يعني لبرو شوينك بيروزا لبر أوي شوينك زور لخواي جور نزيكي لبرو إلى بيغمر صلى الله عليه وسلم ونزيكي لنا مزجوتك بيغمر صلى الله عليه وسلم هستكي يعني تو لمالي بيغمر دانيش صلى الله عليه وسلم أنت لا تري شو أو خلقها بيني لولا باكستان لو هندستاني لولا مغربي لولا ملخم تعرفهم لقال أنا كر هر ولاتي كتير يعني خوشي يستيق لضلتها سبحان الله أجر خوشكاكي خود براكي خود كلا كواك لا تاني شيء بين هر خوشي يستيق بويه به يعني شو الناس تسفري لما لو دان شيء خوشك براك وعائلك خوتها شان هيك خوش تبين لنا أو بيتها كلا تكتو داني شيء مني كان خومي كان رجنيكي داد تاجستاني بو تقريبا لعصر نيجي عصر ما كان القرآن ما بيك وخين من ما مستعي أو بوم يعني مزيات وحتى بانجي مغرب قرآن ما بيك وخين جد باي فيسبوك اللي أسمع وشان هيز لازمان يكتشتين عايشين بلام القرآن مخون أولى قلمي عوتو يعني أو ندهس بآرامي بخوشة يستي هيز ناخوشي كونا راحتك ورقو كينيكي يعني بوي خوشة يعني شيطان براسي لو شوناني الزور بين صلاته شيطان يجي صلاتي بس الإنسان إيمان دار أنا بو وكات إيمان دار بو خوي
ئیسراحەت و ئارامە و ناخۆش و ناڕەحەتێکی هەمانە دنیا لێرەك هەر شەیتانەوەمان پێکات تووڕەبی بێتاقەت بی خەفەت خۆی بیرکەیتەوە بەڵام الحەمدوللا لێ هیچ لەم هۆکارانە نییە الحەمدوللا.